هاوکارانم لە بەشی وەرزشی زۆر باسی مۆندیالی 2022 کردووە بڕیاری شەڕوماڵێکی فراوانی ئەم بۆنێ بکەن بەڵام من لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بازرگانی و لە ڕووی داهاتەوە باسی مۆندیالی 2022 قەتەر دەکەین بابزانی قەتەر ئامانجی چییە لە پێشوازیکردنی مۆندیال و چەندی خەرج کردووە و بڕیارە داهاتەکەی چەند بێ و کۆی ئەو پرۆسەیە کە لە ڕووی دارایی و ئابوووریەوە لە گرافیکێک بۆتان باسی دەکەین زانین لە ماوەی مۆندیالەکانی ڕابردوش چی کراوە داهات چۆن بۆ و خەرجەکانی مۆندیال چی بوون ئەڵمانیا 4.3 ملیارد دلار خەرجی مۆندیالی گرتە ئەستۆ بەڵام ساڵ لە دوای ساڵ دەبینین کە خەرجەکان زیادی کرد و باشووری ئەفریقیاش کە مۆندیال لەوێ بەڕێوەچوو 3.6 ملیارد دلار خەرجی بەڕێوەچوونی مۆندیال و ئامادەکاریەکان بوو و لە بەرازیل 15 ملیارد دلار بوو و لە رووسیاش 11.6 ملیارد دلار بوو و قەتەریش باز دەکرێت کە زیاتر لە 220 ملیارد دلار خەرجی ئامادەکاری مۆندیال بووە قەتەر دیارە پێش هەموو ئەو وڵاتانە کەوتووە و ژمارەی پیاوانیشی تۆمار کردووە لە زۆری خەرجی قەتەر وڵاتێکی دەوڵەمەندە بڵێ نەڵێن داهاتێکی زۆری هەیە بۆیە پێشوازیکردنی مۆندیالیش بەو شێوەیە کە زۆر لە شارەزیان ئاماژە بۆ دەکەن کە هاوشێوەی نەبووە هەم لە ڕووی ئامادەکاریەکان هەم لە ڕووی دروستکردنی یاریگاکان و شوێنی مانەوەی هاندەران و گەشتیاران شتێکی نایابی کردووە ئەگەر بێت و باسی ژمارەی گەشتیاران بکەین دیارە یەکێک لە ئامانجەکانی ئەو بۆنانە بە تایبەتی ئەو ڕووداوە وەرزشیانە ئامانجی ڕاکێشانی گەشتیار و بژانەوەی بازاری ئەو وڵاتەیە دەبینین لە وڵاتەکانی دیکەی وەکو باشووری ئەفریقیا یاخود بەرازیل یان رووسیا ئەم هەنگاوە بۆ هۆی بژانەوەی بازارەکەی وەڕاکێشانی سەرنجی گەشتیاران دەبینین لە ساڵ 1990 ئیتالیا پێشوازی لە 2.53 ملیۆن گەشتیار کردووە و لە ئەمریکاش 94 بوو کە 3.57 ملیۆن کەس سەردانی ئەمریکای کردووە چەندە چوون بۆ ئەمریکا سەختە لە زۆربەی جۆری وڵاتان بەڵام زیاتر لە 3 ملیۆن گەشتیار سەردانی ئەمریکای کرد لە فەڕەنسا 2.86 ملیۆن کەس لە کۆریای باشوور و ژاپۆن کە مۆندیالەکە بە هەردوو وڵات بەڕێوەیان برد 2.72 ملیۆن کەس سەردانی ئەو دوو وڵاتی کرد و لە 2006 ئەڵمانیا 3.36 ملیۆن کەس سەردانی ئەڵمانیای کرد ئامانجی مۆندیال زیاتر بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیارە بۆ بژانەوەی ئابووری بازاری ئەو وڵاتەیە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لە ڕووی دەرامەتەوە پێویستیان بە پاڵپشتی دارایی هەیە و لە 2010 باشووری ئەفریقیاش زیاتر لە 3 ملیۆن پێشوازی لە گەشتیاران کرد 2014 بەرازیل 3.44 ملیۆن گەشتیار پێشوازی لێکرا و 2010 رووسیا بوو کە 3.3 ملیۆن گەشتیار سەردانی رووسیان کرد بڕیاریشە کە گەشتارێکی زۆریش سەردانی قەتەر بکە بەڵام وەکو وڵاتانی بیانی نەبووانەیە کە باسی کرد لە وڵاتانی ئەوروپا و لە ئاسیا بە هۆی ئەوەی کە قەتەر ینی وەکو شوێنی جوگرافی و وەکو خەرجەکانیش پێناچێت وەکو شارەزیان ئەمەژە بۆ دەکەن پێناچێت ئەو بلیتانێک کە فرۆشاون هەموو گەشتارەکان ڕابکێشێت سەرڕای ئەوەی کە قەتەر وەکو باز دەکرێت سەروی 200 ملیارد دلاری خەرج کردووە لە دابینکردنی شوێنی حەوانەوەی هاندەران یاخود دروستکردنی یاریگاکان و گوندی تایبەت و شاری تایبەتی بۆ ئەو بۆنەیە ئامادە کردووە بەڵام لە هەمان کاتدا یعنی کەرتی خاندووبەرە بازار و هۆتێل و مۆتێل و شوێنە گەشتارەکان بەگشتی ئامادەکارێکی زۆریان کردووە بژانەوە لە ئەو سێکتەرانەوە دیار بوو بە تایبەتی نرخی کرێ نرخی مانەوەی گەشتیاران لە هۆتێلەکان لە 145 بەرز بۆتەوە ژمارەی یاریگاکان کە دروست کراون لە قەتەر 8 یاریگا دروست کراون و 6.5 ملیارد دلار تێچووی ئەو 8 یاریگا بووە و بچووکترینیان 40,000 هاندەر لە خۆ دەگرێت و گەورەترینیشیان 80,000 هاندەر لە خۆ دەگرێت و کۆی گشتیشی 395,000 هاندەر لە خۆ دەگرێت قەتەر ئامادەکارێکی زۆر باشی کردو و پارێکی باشی خەرج کردووە و نرخی بلیتەکانیش هەرزانترینی 80 دلارە و گرانترینیشی 10,000 دلارە و ژمارەی فرۆشتنی بلیتەکان تاکو ئێستا سەروی 2 ملیۆن بلیتی فرۆشتووە لە ماوەی سێمانجی ڕابردوو تاکو ئێستا و پێشبینیش دەکرێت 1.5 ملیۆن گەشتیار سەردانی قەتەر بکات قەتەر ئامانجێتی کە بە شێوازێکی زۆر پرۆفشناڵانە و بێکەم و کوڕی مۆندیالی 2022 بەڕێ بکات سەرڕای ئەوەی
لە سەرەتای دەستپێکردنی مۆندیال با بڵێن ئامادەکاریەکانی مۆندیال و ئەو بڕیارانی لەلایەن حکوومەتی قەتەریشەوە دەرچوو پروپاگاندەیەکی زۆر ڕەخنەیەکی زۆر لە بڕیارەکانی مۆندیال قەتەر و فیفاش گیرا کە کۆمەڵێک ڕێکاری توندی بەرامبەر هەندەران گرتەبەرەوە سنوورداری کرد دەکرێت بڵێن ئەمەش ڕنگدانەوەی خراپیە بوو لە میدیا بیانیەکان بەڵام بەگشتی قەتەر ئەو ئۆفەر و ئەو ئۆپشتانێک کە هەیەی لە مۆندیال ناوازەیە سەرنجی هەندەرانی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە بەتایبەتی ئەو کەشتەیە کە لە ئەوروپاوە دێتە قەتەر شتێکی ناوازەی دروست کردووە بۆتە جێی سەرنجی هەندەران لە جیهاندا و گوندی هەندەرانی دروست کردووە کەشتی دروست کردووە و مۆتێل و میوانخانە و چێشخانە و ڕێستورانتی نایبی دروست کردووە کە بۆتە هۆی ئەوەی گەشتیار کاتێک سەردانی قەتەر بکات ینی سەری سوڕ بمێنێت شەویمانەوەی هەرزانترینی $180 لە هەر هوتێلێک بمێنیتەوە لێرەدا یعنی دەستی کاری بۆ قەتەریەکان ڕەخسێنراوە بەتایبەتی کرێکاری بیانی کە لە قەتەر دەژین قەتەر ئەگەرچی داهاتی تاکە کەسی بەرزترین ئاستە لە جیهاندا بەڵام هێشتا بۆ ئەوەی بازار بۆ خۆی دروست بکات پێشوازی لە مۆندیال دەکات بە شێوەیەکی باش و گرانترینیشی $6,000 کە شە زۆڕەکەیە و کەمترین خەرجی ڕۆژانەی هەر گەشتیارێک و لێک دراوەتەوە کە $500 بێ بەڵام بە جوێرێ ئەو خەرجانەی کە لە ڕێستورانت و خواردن و خواردنەوە و شوێنی مانەوەی زیاتر دەچێت بەتایبەتی بلیتی هاتنە ژوورەوەی یاریگاکان یاخود گەشتیاران بۆ بینینی یاریەکان زۆرن لەبەرەوەی قەتەر یەکێکە لە وڵاتانەی کە گرانیە ینی نرخی کاڵەکان لەوێ بەرزە بە جوێرەی داهاتی تاکە کەسی خەملێنراوە بەڵام لە هەمان کاتدا ئاسانکارێکی زۆری بۆ گەشتیاران کرد و بەتایبەتی ئەو گەشتیارانەی کە لە ڕێگی فڕۆکە و لە ڕێگی فڕۆکە کانی جیهانەوە سەردانی قەتەر دەکەن بێگومان مۆندیالێکی باش دەبێ بە جۆرێ ئەو پێشبینانەی کە کراون و لە ئاستی پێویستیش پێشوازی لە گەشتیاران و هەندەرانی مۆندیال دەکرێت.